بەنسبەت گاز و بنزینەوە ئەمە بۆ ئاوارەکان نییە، بۆ ئەو فەرمانگانن کە خزمەت بە ئاوارەکانەکەن و لەسەر بودجەی خۆمانەکڕێ ئەبێ بە پارەی نەختینە بینەوە بە عێراق و ئەبێ نە قەرزەخوا نە قیستەخوا نە چەکەخوا ئەو بڕە سوتەمەنیە زۆر زۆر کەمە کەیت ئەدرێ بەو فەرمانگانی کە خزمەت بە ئاوارەکانەکەن لە کارەبا لە تەندروستی لە پەروەردە لە شارەوانی لە ڕێگاوبان لە سەوزایی و بە شانازیەوە ئێمە 1 لیتر لەمەمان بە هەدەر نەیەوە و ئاگامان بە 1 لیتر بە 1 بێگیکێتی لە پارێزگای هەڵەبجە کە بەڕێزیان ئەڵێن نەودا بەش نەکراوە خەڵک 3 بەرمیل نەوتی وەرگرتووە لە پارێزگاکانی تر و شوێنەکانی تر ئیدارەی ڕاپەڕین ئیدارەی گەرمیان لە سلێمانی هەڵمەتی دابەشکردنی نەوت کراوە و ئێمە ئەمڕۆ هەموو ئامارانە بڵاوەکەینەوە ئەمەش بە هەوڵی پارێزگای سلێمانی بووە نە پەرلەمان لەم پرۆسەیە بەشدار بووە نە حکومەت یاریێمی کوردستان و ئێمە تەماعیەوەمان هەبوو کە پشتیوانیمان بکەن وەکو شارەکانی تری عێراق ئەبێ ئێمە سوپاس بکرین نەک بەڕاستی بە سوکایەتی سەیری ئیشەکانمان بکەن و ئەگەر لە ئیستاوە 1 لیتر سوتەمەنی سلێمانی کەم بکرێتەوە یا لە وەرزی دابەشکردنی سوتەمەنیە لە نەوتی سپیا لێمان ببڕن بەڕاستی ئەوە پەرلەمانتارە بەڕێزە لە ئیستاوە لی بەرپرسیارە نە بەرهەمەنەوتیەکان بەرپرسیارە نە ئێمە نە پەرلەمانتارەکانی تر نەتوانن ئەو داتایانە لە وەزارەتی نەوت وەربگرن و بێنە ئێرە لە بەرهەمەنەوتیەکانی ئێمەی وەربگرن مطابقەیکەن ئەگەر 1 لیتر نەوت گاز بنزین مەتر مکعبێ غاز لە لای ئێمە بە هەدەر چوو بوو درابوو بە کوڕی مەسوول بۆ سیاری تایبەتی بەکار هاتبوو ئێمە هەموو پاڵاوگۆنایەسایەکانی کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی سامانە سروشتیەکان بە فەرمانی ڕسمی ئەنجومەنی وەزیران بۆیان ناردوین دامان خستون بەڵام ئەبێ بیرکەینەوە لەوەی ئەگەر ئێمە هەمووان پاڵاوگانە داخین وەکو ئەو بەڕێزاڵێ ئێمە بچین بازیان داخین کە 5,000 عیلەیشی لەسەرەکە نە دەرفەتی ژیان نەمێنێ نەکارەمێنێ وەلی تێبەنزینە بێ بە 1500 دینار ئەگەر ئەو ئامادەیە سوتەمەنیمان لە بەغاوە بۆ بێنێ نەوتی خاو با بە پاڵاوگای بازیان سوتەمەنی پشتیوانی کراو با بە هاوڵاتی نەوتی سپی با بە خەڵک بتوانێت 1 بەرمیل لەو دابین کە ئێمە هەموو ئەو شتانی هەمانە داخین بە پارێزگا کەشمانە.